Di sedsala panzdan de Swêd di nîva şerê navxweyî de bû, gelek serhildanan rûdida, civînên rawêjkariyê di navbera şahê Swêdê û hinek aliyên civakê de li dar diketin. لە ساڵی 1435 لە شاری ئاربۆگا کۆبوونەوەیەک بە مەبەستی وتوێژ سەبارەت بە بارودۆخی وڵاتی سوید بەڕێوەچوو. هەر بەو هۆیەوەیە کە گەلێک جاران ئەو کۆبوونەوەیە وەک دەستپێکی کاری پارلەمان لە سوید بە ئەژمار دێت. بەڵام لە سەردەمی گۆستاڤ ڤاسادا لە ساڵەکانی 1527 و 1544 دوو دانیشتن لە شاری ڤێسترۆس بەڕێوەچوو کە لەو دانیشتانەدا نوێنەری 4 تەبەقەی کۆمەڵگا کە پێک هاتبوون لە خانەدان، قەشە، بۆرژوا و جووتیار بەشدار بوون. Di dema Aksel Oxenstierna de desthilatdariya Swêdê dibe navendî û bo yekem car bingeheke yasayî ji perlemanê re dihête danîn. باڵاخانەی ڕیدەرهوسێت کە لە ناوەڕاستی ستۆکۆڵما تا ساڵی 1666 جێگای کۆبوونەوەی سوار و خانەدانەکان بوو. هەروەها بۆندیسکا پەڵاتسێت جێگای دانیشتنی نوێنەرانی جووتیاران بوو، ستورە شیرکانیش جێگای دانیشتنی قەشەکان بوو. Sala 1809 şêweyê birêvebirina dewletê hate guhertin û desthilat di navbera padîşah û perlemanê de hate dabeşkirin. Desthilat bi sê beşan bû. Desthilata ku yasayê diafirîne, desthilata dadweriyê û desthilata cêbecêkirinê. Ev şêweyê desthilatdariyê ta sala 1974 ma. Ji sala 1866 de sîstema perlemanî ya Swêdê di odeyî bû. Di wê demê de mercên endamtiya perlemanê ew bû ku berendam mêr be, bi hêkemanî 35 salî be û ta redeyeke diyarkirî dewlemend be. Dengdan bo perlemanê hebû, lê wekheviya dengan nebû, giraniya dengan li gor dewlemendiya dengderan bû. Di navbera salên 1895 û 1906 da gava ku ev her du avahî ava bûn, hesab bûbû ku ev bibe avahiya Banka Navendiya Swêdê û ev jî avahiya sereke ya Perlemana Swêdê ku her du odeyên perlemanê têda bûn. Piştre her du odeyên perlemanê bûne yek ode û Banka Navendî ji vir derket niha ev xaniyehan ji bo hola perlemanê ya sereke ye û ev jî ji bo lijneyên perlemanî û baregeyên partiyên siyasî de. بله وقتکی وابود هندور سوید شبر مافی جنان تونه بو که بجداری هلبجارتنا ببن مافی وان تونه بو خو هلبجیرن دور او دو اودایی دناف پرلمانه ده اوداد دوها هلبجارتنه بو هناك جيب تعیین بو او کسی مثلا دولمند او کسی دیندار او انا رولوان رولک تایبتی بو دنگی وانجی گرانتری دنگی دیتر بو بوی شوی بو اوجی اروپا بگشتی وی هوای دهات ناس کردنش بر هنگ یعنی هنگ کرسی پارلمان دنگدان سر ندبونش بر او کسانا بتعیین کری دهات. لساڵی 1909 مافی دەنگدان بۆ پیاوان هەیە، بەڵام تەنیا بۆ ژووری دووەمی پەرلەمان و قورسایی دەنگەکان جیاواز بووە. مثلا ئەو کەسێ دیندار هەنێک شوانە ئەو بوون ئەو کشە بەێ ئەو کەسێ خودی عرد و
خەلکی وی هەبوو ماڵدار و ئەوانە بووی شێوەیە بوو هەنێکژی شوان دەگوتن ئەو کەسی نۆبێل فامیلی ینی ئەو کەسی فامیلیە بناو و دەنگ سەدەی ساڵانەوە ئەو جێوانی تایبەتی هەبوو ماڵ مەزن بنە. لە ساڵی 1970 بڕیار دراوەکە دەنگی پیاوان وەک یەک بێ بەبێ جیاوازی قورسایی. لە ساڵی 1921 ژنانیش مافی ئەوەیان پێدراکە بتوانن دەنگ بۆ هەڵبژاردننی پەرلەمان بدەن. ji sala 1970 ve sîstema perlemaniya Swêdê bû yekûdeyî û jimareya endaman bû 305 kes. û li gor şêweyê nû yê desthilatdariya Swêdê ya sala 1974 rola serokê perlemanê di damezrandina hikûmetê de sereke ye. Ji sala 1976 ve endamên perlemanê bûne 349 kes. Her hemalatiyekî Swêdê ku 18 sal kiribin dikare dengê xwe bû perlemanê bide. 15 lijneyên perlemanî hene û piştî ketina Swêdê nav Yekîtiya Ewropa, Komîsyona Yekîtiya Ewropa hate durustkirin. هەڵبژاردن بۆ پەرلەمانی سوید 3 ساڵ جارێک بووە. ساڵی 1994 پەرلەمان بڕیاریدا کە هەر 4 ساڵ جارێک هەڵبژاردن بکرێت و بودجەی دەوڵەت ساڵێ جارێک پەسەند بکرێت. گوهرتنا 3 ساڵە بۆ 4 ساڵە سەبەب ئەو بوو 3 ساڵ هەندێک بوو. نۆت و چارە ئەو سیستەم هات گوهردن بوو 4 ساڵە جارێکی. حکوومەت هەتانواژی ولۆیە پرانیل دژی حکوومەتی دەرنەکەوێ ئەو حکوومەت دەوڵەتی دکە دەستی خۆ ینی نەدوێ پرانیل گەلوێ بێ ئەو ژیش بەر سیاسەتە سوسیال دموکراتە وەقە ساڵ حکوم دەکردن حکوومەتە ئەقلیەتێ بوو ئیجا تشتێکی ئاوا ئانین پێش نە مەسەلەن پرانی تمل دژی سیاسەتەوان بن وێچاخی حکوومەت دکار کاری خۆ بکەین جا ئەو سیاسەتە هانێ بوو سەبەب هێدی دو بلۆک هاتن پێش بەر سوسیال دموکرات تم ئەقلیەتێ دەبوو توش حکوومەت دەستێوان دەبوو بەر چەپ بێدەنگ دمان هەنێک پارتی دیتر جانا بێدەنگ دمان پرانین دژیوان ڕادوەستیان بەر وێژی حکوومەت تم دەستێوان دەبوو بلۆکە برجوازیە هاتە پێش بلۆکە برجوازیات دەستپێکێ دێ کریس دموکرات نەناف دەبوو سنتر بوو پارتیا کار بێ جۆتکارە ئاگوندیە پارتیا لیبرال بوو و پارتا مودێرات بوو هەمبەر واناژی پارتیا چەپ بوو و پارتیا سوسیال دموکرات بوو یعنی ئەو 5 پارتی بوون دەست پێکێ دوورێ بوون 7 پارتی پارتیا سەوز هاتە و پارتیا کریس دموکرات هاتن وش خۆش 2010 جەماعەتێ دژی بێگانانن دژی ئەجنەبیانن شوان بن دموکراتên سوێد بووی ناوێنن ئەوژی 20 کەسێوان کەتنە پەرلەمان یعنی ئەنا 8 پارتی هەندێ پەرلەماندن tenê hêzên siyasî yên ku bi kêmanî 4% ji dengan wînin dikarin derbasî perlemanê bibin. Eger dengên partiyekê di bin 4%-an re ve lê di bazineke hilbijartinê de 12% ji dengan bîne guman heye ku ew kursiyekê bidestxin. Lê car ne partiyên biçûk dikevine koalîsyonê û bi hevpeymanên xwe re derbas dibin tevî ku dengê wan bi serê xwe di bin 4%-an re ye. بله چەند جارە مژوەیە سوێد ئەو تشتە بوویە کریس دموکرات پارتیا کریستیان لە سوێد کریستیانین دموکرات gelek caran nêzîkî 4% bû û bi ser nediketiş bi rûyekê li hevhatinek li gel partiya senter kir
بە هەفتوورە بەشدار ببن هەلبژارتنان و بە هەفتوورە چەند کەسی خۆبینن پێش. بێتر ئەوا هەندرێ بەلەدیات و هەندرێ مەسەن هەرێمادە تشتێ ولۆ تێپێش مەرۆ کارە بە هەفتوورە بکە و کیمی 4% بێ خەڵکێتە دەرباز دەبن. لێ پڕ ینی ئەف 10-12 ساڵێ داوی تو تشتێ ولۆ نەهاتی پێش بەر هەر پارتیک بخوا خوازە خۆ بدە پێش. بجتا خۆ دەدە پێش داخوازی خۆ پرۆگرامی خۆی هەلبژارتنە دەدە پێش و ئەوانە. یعنی توکارە بێژێ ساڵانێ 1980 و وردە تشتێکی ولۆ نەهاتی پێش. نۆرمال 4% بۆ هەمە سوێدە. لێش بۆ مافێ پارتیەکە بچووک یا گروپەکی نەیە کوشتن هەنێک جیێ پەرلەمانش بۆ وان بازی نەهشتنە. هەگەر 12% دجیکی دبینێ نوێنەرێکی وان دەرباس دەبێ. ئەوەی هایمشی هەیە هەتانەوە کەسێکی ولۆ دەرباس نەبوویە. لێ ئەو ئەمکان هەیەش بەروێژی زێدەکردن نەک 4%ش بەر 4% سەراسەری سوێدە 12% هەگەر بازنێکی هەلبژارتنێدە. لە مێژووی پەرلەمانی سویددا بۆ یەکەم جار لە ساڵی 1994 کوردێک بوو بە ئەندام پەرلەمانی سوید. ئەندامی پارتی سوسیال دیموکرات نالین باکسی کە خەڵکی باکووری کوردستانە بۆ یەکەم جار بووە ئەندام پەرلەمانی سوید و 2 خول لە پۆستەکەیدا مایەوە واتە تا ساڵی 2002 زاینی. ساڵی 2010 5 کورد لە 1 خولدا بوونە ئەندام پەرلەمانی سوید. شادیە حەیدەری ئەندامی پارتی سوسیال دیموکراتی سوید و خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان. ئامینە کاکەباوە ئەندامی پارتی چەپ و خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان. ڕۆزا گوچلو ئەندامی پارتی سوسیال دیموکراتی سوید و خەڵکی باکووری کوردستان. ئیسماعیل کامیل ئەندامی پارتی گەل و خەڵکی ڕۆژئاوای کوردستان. جەبار ئەمین ئەندامی پارتی ژینگە و خەڵکی باشووری کوردستان. بەڵام لە ماوەی ئەو 4 ساڵەدا گەلێک جار ڕووی داوەکە بەهۆی ئەوەی کە ژمارەیەک لە کوردەکان وەک جێگر هەڵبژێردراون ڕێژەی ئەندام پارلەمانە کوردەکان گەیشتووەتە 7 کەس. Liksom en sorg och en passion kan vara en på en miljon, kan vara allting som är vi.